السلام عليكم ورحمة الله وبركاته. داواکارین لە پەروەردگار خوای گەورە هەمومان لە ناخۆشی لە نەخۆشی بەتایبەتی دوور بخا، خوای گەورە هەموو لایەکمان محفوظ بکە ئینشاءالله. ئیمانداران مسلمانانی خۆشەویست، میوانانی ماڵی خوا، وشیاری و خۆپاراستن لە نەخۆشیەکان هەندێک بابەتەیە لەم کات و ساتەی ئێمەدا بەڕاستی ئەم نەخۆشیی کە زیادی کردووە ئەبێ هەندێک وشیاری بدەینە خۆمان بە مسلمانان بەتایبەتی بزانین کە چی بکەین لە کاتی کە نەخۆشی بربڵاو ئەبێتەوە. ئینسانی مسلمان و ئینسانی ئیماندار و ئەم دینە پاکە چیمان پێ دەڵێ ئێمە جێبەجێ بکەین بۆ ئەوەی سەلامەتی خۆمان و سەلامەتی ماڵ و مناڵمان و سەلامەتی مرۆڤەکان و ئینسانەکان. یەکەمیانەوەی ئیمانداران، ئێمە قەت نەترسین، چونکە ئەم نەخۆشیە خاڵی سەرەکی کەوا ئینسان تووشی بێت ترسە. ئەوانەی کە دکتۆرەکان ئەڵێن خاڵێکی یعنی جەوهەری ئەو مرۆڤە گە ترسا لا مەحالە مەگەخوا لە چارەی نەنووسی ئەنا توش دێ. مەترسە و قەلەق مەبە. ئەزانی بۆ لەبەر ئەوەی خوای پەروەردگارە فەرمێ ما أصاب من مصيبة إلا بإذن الله. هەر ناخۆشیەک دێ بەویستی خوایە. ئەگە خوا لە چارەت نووسیەتی ئەبێ بەخوا حەزێکی بڕۆ ژێر حەوت تەبەقەی ئاسمان و زەوی هەر دەبێ، خوا ئیزنی ویستی بێ لەسەر شتێک. ئەگەر نەبێتش عەکسەکەی نابێ. ئەمجا خوای متعال جل جلاله دەفەرمێ قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا. ئەوەی کە نووسراوە لەو ڕۆژەی هاتێ سەر دنیا لە لەوحی مەحفوظ نووسراوە بۆ تۆ، دیاری کراوە، چۆن ڕزقت دیاری کراوە، تەمەنت دیاری کراوە، هەمووی ئەمەش دیاری کراوە لە لەوحی مەحفوظ نووسراوە لە چارەی تۆ بەچی دەمری و بەچی دەگەڕێیتەوە بەلای خوا. ئیمانداران تکام هەیە لێتان قەت مەترسن، ترستان نەبێ لە دڵا. بەڵام ئەمە مانایەوە نییە ترس نەبێتر هەموو شتێ بکەین، نا غەڵەت تێمەگەن. ئێستا چین باسیەکەین یێواش یێواش. ئەوەیە ئینسان ئەگەر هات و تووشی هات ئەبێ چی بن؟ خۆڕاگر بین، سابر بین. چونکە بۆ ئیماندار پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام گوناح ڕەش ئەکاتەوە. ئەگەر ئینسان تووشی هات ئەوەیە وەفاتی کرد بە شەهید قەبوڵە لای خوا. ئەمە پلەپالەی پایەی ئینسانی ئیماندار و ئینسانی مسلمانە. هەر کەسێ بەم نەخۆشیە بڕوا یان ئازار بکێشەیە، هەر کەسێ نەڕواتش کەسێ ئەیگرێ ئازاری هەیە، چەندی ئازار تێ بە ئەندازەی ئازارەکەت خوای گەورە گوناحەکان ڕەش ئەکاتەوە کە دوای چاکە بیتەوە. ئەگەر وەفاتش کە و گەڕایتەوە بەلای خوا بۆ دیوانی خوا، خوای گەورە بە شەهیدی قبوڵ دەکە. یعنی خوا لێت ڕازیە کە بە شەهیدی قبوڵەکە. مەبەستمانەوەی خوا لێت ڕازیە، بە مردنێکی پاک و پوختەیە خوا لێت ڕازیە. بەڵام لای ئەمە خراپە و لای هەمووشی خراپە. بۆی ئینسانی ئیماندار ئەبێ وریابی. ئەفەرمێ پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم عجبا لأمر المؤمن. عجایبم تێ لە کار و ئاکاری ئیماندار. إن أمره كله خير. هەمووی چاکە و خراپە بەسەر مسلمان ئیماندارا دێ هەمووی خەیرە بۆی. ئەگەر مصیبەتێک هات وليس ذلك لأحد إلا للمؤمن. ئەمە بەس بۆ ئیماندارە، غەیری ئیماندار ئەمەی بۆ نییە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر هات و ناخۆشی هاتە سەریا و خۆی گرت ئەوە ئەجر و پاداشتی هەیە. ئەگەر هات و چاکەش هات و خۆی گرت یعنی باشە هات شکری خوای کرد لەسەر نیعمەتەکان خەیری بۆ هەیە. ئەگەر هات و مصیبەت هات بەسەریدا خۆی گردەوە واتە ڕازی بوو بە قەدەری خوا فەکانە خەیڕەن لەو خەیرە، واتە لە باشەدا هەر خەیرە بووی. سپاس چەندێ ماڵ و چەندێ چاکە و باشە خوای گەورە پێی بدا هە خەیرە. ئەگە مصیبەتش بێتە سەریدا هەر خەیرە. ئینسانی ئیماندار بزانێ. بەڵام ئیماندارانی خۆشەویست ئەم ڤایرۆسە چارەسەری چییە؟ زۆر جار ئێمە گەڕین بەڕێی دوای چارەسەر، چارەسەری حەقیقی پێغەمبەری خوا وتێتی پێمان. ئیمانداران ئەم نەخۆشیانە کوشندانەی کە بڵاو ئەبێتەوە ترایە لە دیوانی خوایە، ئێمە باس لەوە دەکەین. پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەرچی کاتێ ئەم نەخۆشیانە بڵاو بوو چاک بزانێ ئەو خەڵکە سەبەبی فاحیشەیە، سەبەبی خراپەیە.
زۆر جارێ ماڵین ئێستا ئێمە هەمومان بڵین کاکە با تەوبە بکەین لەوەی زۆری نەمان بڵین من پێشیەوە بڵین چیمان کردە تا تەوبە بکەین نە هەمومان خراپین تەکیدتان لێبێ هەمومان خراپی من پێشی ئێوە با کەس خۆی دەرنەکا لەم تەبەقە هەمومان خراپین چونکە ئەگە خراپ نەبین هەمومان خوای گەورە دوعای چەند کەسێکمان لێ قبوڵەکە ئەو نەخۆشیە لە کۆڵمان نەکات هەمومان خۆمان چاک دەناسین ئایا هەمومان بدەینە لە قەپانی خوا دەرەچین هەموو کەسێک خۆی چاک دەناسێ ئەوەی کە خوا و پێغەمبەر داوای دەکا ئایا ئێمە چەندێک لەگەڵیا دەرەچین ئیمانداران فاحیشە و خراپە بەدڕەوشتی دوو لە ڕوو جەنابتان لە هەر وڵاتێک لە هەر شارێک لە هەر شوێنێک گەشەی پێدرا تەکید بە عاقیبەتەکەی خەڵکەکەی خوا تەکیدی لێ بێ خوای گەورە نەخۆشیەک دێنێ هەمووی جەنجاڵە و بەدەستەریەوە ناتوانێت چیچی لێ بکە هەرچی کاتێ بگەڕێینەوە بۆ لای خوا و پەشیمان بینەوە زیاتر خوای گەورە چیەکە کەمی ئەکاتەوە هەرچی کاتێ دەستمان لێ بەردا گوێمان پێ نەدا خراپەکاری بە کەیفی خۆی کرا ئاسایی بوو ئەو کاتە بەتەکید ئەو زیادەکە بە ئەندازەیەوە ئیمانداران چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لم تظهر الفاحشة في قوم قط حتى أويك إنسان أو قوم أو قلا أو خلق سيرك خرابيان زورة لشاكتر إيمان داران عزيزا أم نخوشي بو كافر عذابه بو إيمان دار رحمته ولكن لدنيا دا آزاره بلان بو قيامتي رحمته إيمان داران أچين خالكي ترى ويا ئینسانی مسلمان ئەبێ خۆی بپارێزێ واجبی شەرعیە وتەوەکل لەسەر خوا بکە ئەمە قەناعەت بێ قەناعەت لای تۆ بە ئەمە قەناعەت بێ تۆ بۆ خۆت بیکە حەقت لە کەس نەبێ من بۆ خۆم بیکەم ئەو بۆ خۆی تۆ گەبانی نەخۆشکەوی چێ زەرەرەکە من زەرەرەکەم نە دراوسێکە زەرەرەکە نە دەی کاکە حکومەت زەرەرەکە نە ئەی چێ زەرەرەکە خودی خۆ زەرەرەکەی خودی ماڵی خۆ زەرەرەکەی ئەگەر وەفاتش نەکەی بەڵام ئازارەی کێژی بۆ وابی خۆپارێزی بکە بۆ خۆ چی تایە عیب نییە عار نییە بۆ ئێمە ئەمە شتێک لامان بێ زۆر قورس بێ زۆر ئاساییە وتیان دەمامکدانن دایەنم چی تایە ئەمە کەمێ مزگەوتەکەمان با بینی بێ با بینی بێ چی تایە قەی چێکە ئاسایی بێ لامان بە ئاسایی وەریگرین وتیان چاکوچۆنی نەکەن نایکەین کاکە قسە لەگەڵ مناکەی مێ ناو دەم منەوە با من نێمە ناو دەم تۆوە کەمێ دوور ڕاوەستە تاو مەدەن بۆ هەموو شوێنە ئیمانداران ڕجان تاو مەدەن بۆ هەموو قەڵە باڵغیەک ڕجان ئەگە خەیریشە وریابە ئیلا فەرزەکان نەبێ جومعە ناچاری فەرزە خەیری ئەمە سونەتە مەڕۆ خۆ گونەحبار نابی کاکە سونەتە مەچۆ شوێنێک هەمووی قەڵەباڵغیە هەمووی هەناسە دەچێتە یەکە خۆ نەچی گونەحبار نیت ئەزیزەکەم بەڕێزەکەم بەس خۆ بیگری لەورەدا تاوانباری گونەحباری ئەگە مناڵەکەتش بیگرێت تۆ گونەحباری چونکە تۆ ڕۆی بە هەوا و نەفسی خۆچی بۆ شوێنە خوا نەویت بڕۆ خەڵکێکمانەیە بۆ فەرز نایە بۆ سونەت دەڕوا خەڵکمانەیە بۆ جمعە نایە بۆ نوێژی جەنازە دەڕوا سوبحان الله دینی چۆن لێ کردووە تو سیێرە مەکە جمعە فەرزە مامۆستا بەخوا ترسەیە ئەی لە جەنازا بۆ ترس نییە ئەی بۆ سەر قەبران بۆ ترس نییە کامنی واجبە خوا محاسەبەت لەگەڵا ناکا بۆەوە بەڵام بۆ جمعە محاسەبەت لەگەڵا کە دەچێتە دوکانەکەی ڕۆژی هەزار موشتەری دەخاتە ڕێ بەڵام بۆ مزگەوتەکە کورۆنەیە بیکە قادری خوا وازانێ کورۆنە بەس لە ناو چارچەوەی مزگەوت تا سوڕ دەخوا ئەمە عەقڵێتێکە ئەبێ ئێمە بزانین چی ئەەکەین خۆمان بزانین لە هەموو شوێنێکدا ئێمە ئەبێ خۆپارێزی لەگەڵ خۆمانە بکەین ئیمانداران ئازیزان بۆ خۆمان با توش نەبین خۆشەویستمان زۆر ڕۆیشتووە با ئێمەش بە دەردی ئەوان نەڕۆین ئەبێ وریابین کەمێ سەرنجانەکە مەچۆ حەبێ پارێستۆڕ بێڵە و بیخۆ عەشوایی حەب مەخۆ ئیماندار مسڵمانی بەڕێز بڕۆ تەحلیلێکی جوان بکە لای دکتۆرێکی چاک و باش ئەمجا حەبێ هەڵدە ئەمجا حەبێ بخۆ ئەو حەبە لەوێ بیخۆی بتکوژێ کاکە چۆن لە خۆتەوە ڕۆی حەبێ ئەخۆی تۆ هەیە بە عەلاگا باتەوە بۆ ماڵ وازانێ ئەمە بازاڕە چۆنە بێشتیوە
ئیمانداران ئێمە شتانێک دەکەین خۆمان بەدەستی خۆمان زرێر لە خۆمان دەکەین، خۆمان بەدەستی خۆمان بینێتە سەبەب نەخۆشی بۆ خۆمان، دوای شەڵێن لە کۆمان نابێتەوە. وا نەبین ئیماندارە، ئەبێت تەوعیەت هەبێ، ئەبێ گوێ بگری تێبگەی شتەکان جوان بخوێنیتەوە، نەکەرچی کورە دەوازی لێبێرە. ئا پێغەمبەری خوا چییە فەرمی سەڵ سەلەم کابرای هاتە لای وشترێ چییە؟ خۆ کۆرۆنەی پێ نییە وشترەکەی. زۆر جار ئێمە ماوەتووە نەیبەستەوە، هاتە خزمەتی ڕەسوول الله صلی الله علیه وسلم، پێغەمبەری خوا فەرمووی وشترەکەت بەستەوە، وتی نا تەوەکلم کردە سەر خوا، وتی بیبێستەوە ئەمجا تەوەکل بکە. دەی تۆش پارێزی خۆت پارێزی بکە ئەمجا تەوەکل بکە. خوا نەیوتۆ تۆ هیچ مەکە و بێژار تەوەکەل عەلە الله. ئەمە نەیوتووە، شەرعی ئیسلام ئەمەی نەوتووە، مەیدە گوێی خەڵک شاوە، چونکە خەتەرە کەت وای نەوتووە. لە چیا خۆمان پاکەینەوە ئیمانداران، دڵەکانمان پاکەینەوە. ئەوە یەکەمیانە لە دینا باسێکە، بوونیە الدین عەلە النەظافە وتویانە. ئەم دینەی ئێمە لەگەڵ پاکێتیایە، ئەم نەخۆشیشە دژمنی پاکێتیە، دژمنی پاکێتیە. حتا چانێ پاک و پوختەبی زیاتر ئەم کۆرۆنە ناتوانێت کەشە بکالێت، ناتوانێت بەرەو پێش بێ بۆت. پاکێتی لە نەفسمان، پاکێتی خاوێنی لەشمان ئیمانداران. ئەگە ئاوتێ سنت وایە هەفتەی یەک جا خۆ بشۆی، ئەمە شەرعەن نابێت لە حەوت ڕۆژ جارێک بچێتە و لاو خۆ نەشۆی، بیکە هەفتەی دوو جا. ئەگە ئاوتەیە بیکە سێ جا. هاوینە ئەو بکە خۆتە باو عارەقە و ئەو لەشە بڕوە، دەچیتە دەرەوە دێی چاک و چۆنی دەکەی لە ماڵە جوان بە کەس مەڵێ مەترسە، دەستەکانی خۆ جوان بشۆ، تەعقیمی بکە. ئەگە کرا کابرا هات دەست خەسەر سێنی بۆی بزانێ من چاک و چۆنی ناکەم. ئەگەر چوویت بەلای کەسێ دەستت برد دەستی نەهاورد عاجز مەوە، دڵت ئەوەنە ناسک نەبێ، قیچەکە ئاساییە مەیکرد، باوش مەکە پیا، وەختی نییە ئێستا ماچ و چۆنی مەکەی لا و لای ماچکەی و لای ماچکەی، وەختی نییە ئەمە ئیمانداران، چونکە ئەم حکمانە هەڵی گیری ئەگەر نەخۆشی بێ. ئەبێ پاک و پوختە بین خۆمان، ئەمجا ماڵمان لەگەڵیدا. ئەمجا دوایەوە ئاینی ئیسلامی پیرۆز پێمان دەڵێ پاکێتی گەورە ئەوەیە نوێژە ئیمانداران، هەوڵدەن دەست نوێژەکانتان 5 وەختە بسێنن. ئێستا هین نیمەڕۆ هەڵمەگرە بۆ عەسر، هین عەسر هەڵمەگرە، چونکە ئێستا وا باشترە هەموو فەرزیە دەست نوێژێکی بۆ بگرە، ئەگە ئەتوانی، ئەگە مەجالتەیە، ئەگە ئەگونجێ، هەموو سنەتێ دەست نوێژێکی بۆ بگرە، چونکە پاکێتیە. لە چێوە دێم نەخۆشیە؟ دەم و دەمچاو لە دەستەوە، تۆش 5 وەختە دەستت جوان بشۆ، دەم و دەمچاوت دەشۆی بەم چی بەم دەست نوێژە. پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی سەڵات وەسەلام ئایا کەسێک 5 وەختە لە جەوەیەکی بەرماڵیان بەردەم ماڵیان خۆی بشووە دەست نوێژ هەڵگرێ هیچ ویسی ئەمێنێ بەگیانیەوە؟ ئەسحاب یاوەران فەرموویان نەخێر، وتی داوە نوێژە، ئەوە دەست نوێژە بۆ نوێژ هەڵیەگری. ئەتوانی لەمەدا خۆت پاک و پوختە ڕاگری. خاڵێکی تر جلوبەرگەکانت، جلوبەرگی خۆت، خاڵێکی تر ماڵت، با ماڵت بەردەوام پاک و پوختە بێ. و خاڵێکی ترش ئەوەیە ئینسان ژینگە هەوڵ دەین ژینگە پاکەین، قەت پیسی نەکەین، چونکە ئەم نەخۆشیانە هەمووی لە پیسیوە دێ. وەرزشکردن، وەرزش بکە ئیمانداران، ڕێ بکەن ڕێ. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام با ئیمانداران وەرزشکن، ئەسب بێن غاری دەن، جاران ئەسپیان غار ئەدا ئەو ئینسانە عارەقی دەکرد. ئێستا وەکی سەنێ خۆی سە سیارەیە، بەڵام سیارەی سە نەخۆشیە گشتی، هەسوار دەبێت تەبریدەکە دەکاتەوە. ڕێ بکە ئەگەر ئەتوانی ڕێ بکە، ڕێکردن بە ئاسایی بێ لەمان، چەندێ ڕێ بکەی بۆ خۆت باشە، بەڵام ئەوەنە نەبێ ئەزیەتدا هەیە بە تەمەنە ناتوانێ. وەرزش بکە بۆ خۆت، بۆی جەستەت مقاومەی باش بێ، قایم بێ. ئیمانداران خاڵێکی ترمان هەیە، ئەوەیە دوورکردنەوە لەو شتانەی کە هەمووی خراپ بووە بەسەر چووە. وریابن شتێک هەرزان دەبێ یەکسەر تاوی لێ مەدە، شتەکە ئەکڕی تەئکید بەم شتە پاکە یان نا. دەوایەک شتێک ئەسێنی تاریخەکەی بخوێنەوە زەحمەت نەبێ، ئەگە بەسەر چووە مەیکڕە، ئەگە 5 ڕۆژی ماوە مەیکڕە، ئەگە 10 ڕۆژی ماوە مەیکڕە، خەتەرە ئەمە. چێ نایەژێ پێشی تاریخەکەی خۆی 10 ڕۆژ ئیکسپایەر بێ. ئیماندارە
ئەمانە بێ وریا بین وشیار بین ئێمە کۆمەڵگایەکی وشیار بین بۆ خۆمان تەندروستی خۆمان بپارێزین خۆمان بیپارێزین خۆ دنیا ڕناگیرێ دنیا نایەسێ مسلمانانی بەڕێز ئەبێ ئەوانەی کە ئەکڕین بە خواردن بە دەواش بە هەمووی ئەبێ وریای بین ئاگامان لێ بێ الوقایەة خەیر من العلاج وتیانە چارەسەر باشترە لەوەی کەوا تۆ سبەینێ بڕۆی نەخۆشکەیت و دوایەوە عیلاجی خۆ بکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویان ئەی پێغەمبەری خوا تەیرێک نەخۆش کەوتبوو وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یان لەگەڵ سەحابە بوو نەخۆشیان هەبوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی تەداوی بکەن فەرمووی خوای پەروەردگار هەر نەخۆشێکی داناوە دەوایەکی داناوە ئیلا مردن نەبێ هەیەتی ئیمانداران هەمووی هەیە بە تایبەتی ئەگەر تۆ نەتوانی ئەوانەی گومانت هەبوو لەوانەی لەو حەبوشتانە ئەتوانی بە تەریقەی سروشتی بەکاری بێنین ئیمانداران شتی زۆرە ئەو کەسانەی عاقڵن ژیرن ئەهلی سقەن یەکێ لەوانە ئیماندارن هەرچی کاتێ قوڕی ژانی کرد قوڕگت بۆ نمونە کرخی تێکەوت گومانت هەبوو ڕۆیتەوە بە ماڵ یەک گڵاسێک ئاودانە ئەمجا کەوچکێ خوێی تێکە جوان بیشڵقێنە سێ جا چوار جا غەرغەڕەی پێ کۆمەڵە مەیلە بچێتە خوارەوە فڕیدە هەرچی لە ناو دەم تا بێ فڕێدا ئەگەر نەخۆشیێکەش بێ ئیمانداران شت زۆرە ئینسانێک بۆ نمونە حەساسێ هەیە گیانی دەخورێ چی دەکەی باشە لەوەی هەرە حەپەڵ دەی وایە بەڵام نە دووشتی دوو تەریقەی ترشەیە لە پاڵیە ئەم خوێزبرەکە هەیە یەک گڵاس بکە ناو تەشتی ئاو ڕۆژی سێ جا خۆ بشۆ چوار جا دوو ڕۆژ کافیە و نامێنێەوە ڕوا بێوەی حەب بخۆی یان صابونی کبریت یان صابونێکەیە بەس خالیە منە چی ئەمە خاڵی بێ لە چی یعنی سروشتی بێ ئەو صابونانە ئەو صابون یان کبریت بێ یان چی بێ یان دیتۆڵ بێ ئەمە ئەدەی لە گیانت دوای 5 دقە با 3 دقە بە گیانتەوە بێ دوای ئاو بکە خۆتە بەڵام ئەو ئاوە وشک مەکەرەوە هیچ خوێەکەش وشک مەکەرەوە بە خاولی مەیسڕە با خۆی وشکەوە بێ پەلە مەکە ئەوێتە شفات دەڕوا شتمان زۆرە طب النەبەوی ئەوەی کە لە پێغەمبەری خواوە هاتووە صلی الله علیه وسلم زۆر شتمان زۆرە ئیمانداران بگەڕێن بۆ ئەوەی خۆتان بیدۆزنەوە با چۆرانە نەڕوانین چاو نەنووقێن و خەڵک دەستمان بگرێ بڕۆین با ئێمە خۆمان فێر بین بزانین شتەکان بە جوانی کۆتاییش دەڵێن اللهم إنا نسألك العفو والعافية في الدنيا والآخرة زۆر جا بڵێن دوعا زۆر کاریگەرە ئیمانداران بەیانیان یەواران نوێژە فەرزەکان 5 وەختە دوعا بکە لە دوایی چونکە ئیسە کاتی موسیبەتە ئیسە کاتی بەڵایە سەدەقە بکە ڕۆژی 250 دینار بکە سەدەقە خوا بەرزێکاتەوە لەسەرت سەردانی ماڵێ هەتی بکە بەڵام لە دوورەوە کارێکی خەیر بۆ موسڵمانێ بکە ئیشێکی باش بۆ ئیماندارێ بکە ئەمانە گشتی دەبێتە سەبەب و هۆکار بۆی خوای گەورە ئەوەی کە لەسەرمانە هەڵی بگرێ ئومێدەوارین لە پەروەردگار خوای گەورە لەسەرمان هەڵگرێ من داواتان لێکەم کەلیمەی ئەخیر ئەڵێم ڕجاتان لێکەم مەچنە قەڵەباڵغی بە گوێرەی خۆتان بە ئەندازەی خۆتان ئەتوانن بچنە قەڵەباڵغی جمعەکانش ڕەحمەتان لێبێ کە دێن بۆ مزگەوت ڕەحمەتی خواتان لێبێ با دەمامینکێکتان پێبێ زۆر ئاساییە دانیشی بیخە بسەر دەمت ئاوا جوان چی تایە برا ئیمانداری بەڕێز خۆشەویست لە ماڵەوە توێی دەسەکانت تەحقیم کرد حەزەکە ئێمە لە خزمەتتانە دەبین دایانین بۆتان تەحقیمی کەن بەڵام ئێوە نایکەن دەمامک دێنن نایکەن تەحقیم دێنین نایکەن ئەمە باشترە لەوەی سبەینە مزگەوتەکەمان داخرێ ئیمانداران ئەوجا مەمنونی کە ئەمانە بکەی هەمووی سێرەکەش ناکرێ ئەی بۆ ئێمە ئەمانە نەکەین پێشیەوە ئەی بۆ ئەمانە نەکەین بۆ خۆمان چی زەرەری هەیە خۆشەویستان